بسم الله الرحمن الرحيم. قولت جوانا كان سلامي خواتان لبي اما استاما همان هاتين ايركانا خزمتين قودكن تاوكو انقوش ببنا كسشي باشي تاچي لو كومالقايي ايش بكن يارمتي كسيت كبدن خوش بستان پیغمبری نازر من صلى الله عليه وسلم هاني داينا فيري كردينا كوا لقر بيباوكان لقر نازداران خزمتيان بكين مجدي اومان داداتي كوكو اودو پنجي وانا لروجي قيامتي لقر پیغمبری صلى الله عليه وسلم پروژه تیم پروژه یارمەتی دانا لبو پەروەردەکردنی منداڵی بێباوچی هەژار مهرەبانیش پرۆژەکە لۆ خزمەتکردنی نەخۆشی هەژار دەستی هاوکاریش ڕێکخراوەکە لە بۆ یارمەتیدانی طەبەقەی چینی هەژار بە هەماهەنگی کۆبووینەوە بە یارمەتی شەریکەی سپلات کەوا دابینی فلچە و مەعجونی کرد لە بۆ هەموو قوتابیەکان و دەستی هاوکاری جلوبەرجی لە بۆ هەموو قوتابیەکان ئێمەش لەگەر قرتاسیەی کاک عومەری هەموو پێداویستی جانتا و پێداویستی قوتابخانەی بۆ ماوەی 1 ساڵ دابینمان کرد. ئەوڕۆکە خۆم زۆر بە دڵخۆش دەزانم کە تانیمان بە پشتیوانی خوای گەورە بە هەمومان دڵی 127 نازداری خۆش بکەین. 127 نازدار کە دەگەڕێنەوە مارێکە بە جلی قوتابخانە و بە جانتا و بە دەفتەر و قەڵەم و کاغەز و مەستەڕە و مساحە و قەڵەمیەوە دڵخۆش دەبن فلچە و مەعجونیان پێدەبیتن. دکتۆری مهرەبانی هات هەمیانی فەحس کرد، دکتۆری سەیدەلانی هات لۆی دابین کردن. ئەمە هەمومان پێکەوە دێن خزمەتی هەمووان دەکەین. پرۆژەکەی ما پرۆژەی مرۆییە، خزمەتکردنی ئەو نازدارانەیە. هەر کەسەکیش پرۆژەی مهرەبانی وای ئیعلان کردیە، وای باس کردیە هی هەمووانین لە بۆ هەمووانین، وەکو دەستی هاوکاری، وەکو پرۆژەی تیم، وەکو پرۆژەی نەخۆشخانەی مهرەبانی، هەموومان پێکەوە بە یارمەتیدەری هەموو خێرخوازەکان چ ئەوانەی قرتاسی چ ئەوانەی کەوا شەریکاتیانەیە هەموومان پێکەوە دەتانین دڵی خەڵکی خۆش بکەین. دڵخۆشکردنی خەڵکی یەکێکە لەو سەرۆت و سامانەی کەوا ئینسان لەگەر خۆی دەباتە ژێرگەڵ. لۆیەکە ئەوانە ئامانەتن، ئەوانە خوای گەورە کردیتی ئامانەت لە سەرشانی مسلمانان و ئامانەت پارێزیش لە ئیمانەوەیە. ئیمان وا دەکاتن، خۆشەویستی بەهەشت وا دەکاتن ئامانەت پارێز بین. گوڵە جوانەکان ئەنگۆ پێویستە زۆر جێڕالی داکتان بن، زۆر جێڕایلی مامۆستایەکان بن. مامۆستا عەبدوڵڵا چی گوت بەجێ بکەن. ئەو مامۆستایانەی لێرکوانەنە دەمانەوێت ئەنگۆ بە جوانی گەشە پێتان بدەم. ئەیێرکوانەوە موژدەشی خۆشتان پێدەرێم. زۆربەی قائیدەکانی دنیایەکە لە بێباوکەکانن، زۆربەی پیاوە هەرە گەورەکانی دنیایەکە لە بێباوکەکانن. لێیەکە پێویستە جوهدی زۆر بکەن. جوهدکردن دەتگەینتە نەتیجە. هەوڵدەن دوورکەونەوە لە خەوی زۆر، دوورکەونەوە لە تەمبەڵی، دوورکەونەوە لەوەی کەوە خەریکی ئەتاری و سۆشیال میدیای بن. هەوڵدان عاشقی کتێبی بن، بخینەوە، واجبەکانی خۆتان بە جوانی بکەن. لە بۆ زانیاری پرۆژەی تیم لەگەر دەستی هاوکاری ئەو قوتابیانەی لە خۆگرتیە کەوا هەفتانە 3 ڕۆژ قوتابی کوڕ 3 ڕۆژ قوتابی کچ مەرجیان ئەوەیە کەوا هەژار بن بێباوک بن خزمەت دەکرێن بە پاسی دەچیتە دویان بە پاسی دانهێننەوە نێورانە لێرەنانی دەخۆن و ئەمە ژۆک و خستەخانەی مهرەبانی لە خزمەتی هەموو نەخۆششی هەژارداینا بە تایبەتی خستەخانەی مهرەبانی ئەوانە ئێستا کە خاوەنی 138 خستەخانەینا ئەو نازدارانە خاوەنی خستەخانەی مهرەبانینە ئەمە لە کنیان ئیشێ دەکەین ئەمە ئیشکەری وانەینە لە کنیان ئیش دەکەین ئەوانە خاوەن نەخۆشخانەی مهرەبانینە لۆیەکە نەک ئەماوانە چارەسەر دەکەین بەڵکو ئەمە لەکنەوانە ئیشێ دەکەین ئەمە گەورە دەبین کەوە خزمەتی ئەوانە بکەین خزمەتی ئەو نازدارانە بکەین بە پشتیوانی خوای گەورە لۆ ساڵی ئایندە خزمەتی زیاتر لۆ ساڵانی ئایندە خزمەتی گەورەتر تاوەکو بە تێشوشی زۆر بگەڕێنەوە لای ڕەب العالەمین
دەپاڕێنەوە و دەڵاڵێنەوە لە خوای گەورە. خوای گەورە لە هەموو قبول بکە، خوای گەورە ئەو مندارانە ساڵح بکە، ئەو مندارانە ببنە قائیدی ڕۆژگار، ئەو منداڵانە ببنە دەستی خێر لە وڵاتی کورد و کوردستان لە بۆ ئاوادانکردنەوەی کورد و کوردستان. ئەو پرۆژانە زیاد بکرێت لە ناومان، خۆشەویستی بڵاو بکرێتەوە، چونکە ئیسلامەتی ڕەحمەتەن لیلعالەمینە، کەوا خوای گەورە هانی داینە بە پێغەمبەری لە ڕێگەی پێغەمبەری نازدارەوە کەوا هەوڵ دەین خۆمان لە هەژاری نەجات دەین، وەچی لە هەژاری نەجات بووین ئاگامان لە هەژارەکانت کە بیتن، چونکە یارمەتیدانی هەژارەکی بکە خۆشببختی ئەوەیە دەستی هەژارێکی بگری لە هەژاری و لە نەزانین و لە نەداری بەرزی کێەوە بیکێ دەوڵەمەند و بیکێ زانا و بیکێ سەرکەوتوو. کەسی سەرکەوتوو ئەوەیە دەستێکەکی دەگریتن کە بەرزی بکاتەوە. خۆشترین شت لە ژیاندا ئەوەیە خۆشببختی لە بەخشینە نەک لە وەرگرتن. لۆیەکە ئەوەی کە جێی لێمە بابێتن ڕۆڵەکی هەبیتن لە موئەسسەی تیم لەو پەروەردەکردنی منداڵی هەژار کە بێباوکن، دەستێکی هەبی لە دەستی هاوکاری لە بۆ زیاترکردنی خزمەتی هەژارەکان، دەستێکی هەبیتن لە پرۆژەی مهرەبانی لۆ گەشە سەندن و زیادکردنی پشتی خێری لە ناو پرۆژەی مهرەبانی، دەستێکی هەبیتن لە ناو هەموو ئەو موئەسسانەی کەوا خێرخوازن یارمەتی هەژاران دەدەن، بە تایبەتی کە ئەمە ڕێکخراوی زۆر گەورە دەستی زۆر باڵای هەبووە لە دروستکردنی مهرەبانی، کە ئەساسەن پرۆژەی مهرەبانی پرۆژەکە لەسەر ئەساسی خزمەت خێر خۆشی دروست بووە